دامەزرانی کابینەی نوێ حکوومەتەوە پێمان خۆشە وەکو گەنجەکان یەکەم شت دامەزرانی گەنجەکان ئەوانەی کە تەخەڕوس دەکەن تازە بۆی دڵنیایەکی تەواو بداتە خوێندکاران کە زیاتر پەرە بە خوێندنەکانیان بدەن. دووەمیان لە کاتی خۆی موچەکانیان بدرێتە، یعنی حکوومەت وا لە خەڵکەکەی بکاتن بە جۆش خۆشەوە لە دایرە و شتەکان ئیشەکان باش بەڕێوە بن. زیاتر پەرە بە گەنج بدەن، زیاتر پەرە بە ئیشکردن بدەن. ئیش زۆر مهمە بۆ گەنج بەڕاستی بەڕاستی زۆر گەنجبانەیە بێکارە، زۆر گەنجبانەیە بێپارەیە، زۆر گەنجبانەیە لە بێپارەیان هەڵێ دەکاتن، زۆر گەنجبانەیە کۆ و کەچ لە بێپارەیە ناتوان زەواج بکەن. داوا لە حکوومەت هێرێم دەکەم، داوای لە کابینێ نوێ دەکەم هەڵەی کار بۆ گەنجان بڕەخسێ بەڕاستی. ئومێدەوارین هەموو خەڵکی کوردستانیش ئومێدەوارەکە ئەو کارنامەی کە سەرۆکی حکوومەتی هێرێمی کوردستان باسی کرد وەکو خۆی جێبەجێ بکرێت. و من وەکو گەنجێکی هێرێمی کوردستان گەشتبینم و ئومێدەواریشم کە ئەو خاڵانەی کە باسی کرد وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئینشاڵڵا بەرەو کوردستانێکی بەهێز و بەرەو کوردستانێکی خۆشی بزەرە.